خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامە سەغیرە ئەفەرمێ شەو ڕۆژی جومعە زۆر سەڵاواتم لەسەر بدەن. شەوی جومعەکەی دەست پێکە مەغریب پێنجشەم کە بانگی مەغریبی دا ئیتر شەوی جومعەیە. ڕۆژی جومعەش بانگی مەغریب تەواو بانگی مەغریبی دا ئیتر جومعە ڕۆژی جومعە تەواو بێ. ئەم شەو کە دێت شەوی جومعە نیە، ئەم شەو کە ڕۆژ شەوی جومعەیە وەکو شەرع. حەقم بەسەر قانونی کەناڵەکانەوە نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە شەو ڕۆژی جومعەدا زیاتر سەڵاواتم لەسەر بدەن. بۆچی؟ چونکە هەر کەسێک یەک جار سەڵاواتم لەسەر بدات خوای گەورە و میهرەبان 10 جار سەڵاواتی لەسەر دەدات. یەک جار بڵێ خوایە ڕەحم لە پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم، درودی خۆت بڕژێنە بەسەر یا خوای گەورە 10 جار دەیڕژێنێ بەسەر تۆدا. بەڵێ ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەی هەموو ئادەمی زادە، سەید الئەنام، گەورەی هەموو ئادەمی زادە. ڕۆژی جومعەیش گەورەی هەموو ڕۆژەکانە، گەورەی هەموو ڕۆژەکانە ڕۆژی جومعە، هەروەکو چۆن خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم گەورەی هەموو مرۆڤایەتیە. بۆیە دەفەرمێ لە ڕۆژی جومعەدا سەڵاواتدان لە شەو ڕۆژی جومعەدا جیاوازیەکی گەورەی هەیە لەبەر ئەوەی شەو ڕۆژی جومعە گەورەترین شەو ڕۆژە. خۆشەویستی خوایش صلی الله عليه وسلم گەورەترین مرۆڤە لای خوا، خۆشەویستترین مرۆڤە لای خوا صلی الله عليه وسلم. بۆیە دەفەرمێ خۆشەویستی خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە شەو ڕۆژی جومعەدا سەڵاوات لەسەر من بدا زۆر، خوای گەورە بە هەموو سەڵاواتێک 10 سەڵاواتی لەسەرەدا. ئەفەرمێ فمن فعل ذلك، ئەوەی وا بکات لە شەو ڕۆژی جومعەدا سەڵاواتی زۆر لەسەر بدا هەموو کاتێک بیکە، بەڵام شەو ڕۆژی جومعە زیاتر. ئەفەرمێ كنت له شهيدا وشافعا، من دەبمە شایەت بووی لە قیامەت، دەبمە شایەت بووی. شایەتی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕەتکردنەوەی نییە. وشفيعا، ئەمە شافع بووی، واتە شەفاعەتی بۆ دەکەم. ئەگەر پێت خۆشە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم شەفاعەتت بۆ بکە و بێتە شایەت بۆ تۆ بۆ قیامەتت بۆی بچتە بەهەشتەوە، زۆر سەڵاوات لەسەر خۆشەویستی خوا بدە صلی الله عليه وسلم، بە تایبەتی شەو ڕۆژی جومعە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە هەموو کەسێک چروکتر و ڕەزیلتر ئەو کەسەیە کە سەڵاوات لەسەر من نات. ڕەزیلترین کەسە، چروکترین کەسە.